خی گەورە دەفەرمێت وئین تەعودوا نعمة الله لا تحصوها. ئەگەر بتانەوێ ناز و نیعمەتەکانی خی گەورە بژمێرن هێندە زۆرن هەرگیز لە ژمار نان پێتان ناژمێردرێن. یەکێک لە ناز و نیعمەتەکانی خی گەورە ئەو بەفر و بارانەیە کە خی گەورە دەیبارێنێت هۆکاری ڕزق و ڕۆزیە، هۆکاری پاکردنەوەی ئەو زەویەیە. ئێستا گەر باران نەبارید ئەو بەفرە نەبارید هەموو دنیا هەڵسی ناتوانانی بەفر و بارانی ببارێنیت. بەڵێ خی گەورە لە کوردەواریدا قسەیەک هەیە فەرموویەتی لە ڕێگای فەسلەکانەوە ئاڵوگۆڕی فەسلەکانەوە بمناسە. یعنی وەختێک ئەو هەموو قدرەت و دەسەڵاتی خی گەورە و ئەو بەفر و بارانی دەبینی گۆهۆکاری ڕزق و ڕۆزی و پاکردنەوەی زەویە گەورەی خی گەورەت بۆ دەرکەوی و وەخوای گەورە بناسە. ئەو فەسڵانەمان بۆ دەگۆڕی خی گەورە ئەگەر هەر یەک فەسڵ باە یعنی تەبیعەتی ئینسانی وایە وەڕز دەبوو. خی گەورە فەسلەکان دەگۆڕی ها زستانە سەرمایە هاوینە گەرمایە بەهارە پاییزە هێنێ ئەو فەسڵانە زۆر خۆشە لە ڕووی دەرونیەوە ئینسان ئاڵوگۆڕی فەسلەکان لە ڕووی دەرونیەوە ینی ئاسوودەیەکی بە ئینسانی دەدات. ئاوە هەمووی چاکە و ناز و نیعمەتی خی گەورەیە دەبێت ئینسان لە ڕێی ئەو قدرەتی دەسەڵاتی خی گەورە و کەون و کائیناتەیەوە خی گەورە بناسێ و گەورەی خی گەورەی بۆ دەرکەویت.